کتێبی سەوز کتێبخانەیەکی دیجیتاڵی ژینگەی قازانجنەویستی ڕێکخراوی سروشتی کوردستانە کە بە شێوەی فایلی PDF بابەتەکان بڵاو دەکاتەوە لە پێناو پاراستنی درەختەکان لە بڕینەوە و دەستپێگەیشتنی خێرای خوێنەران و توێژەران و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەی تاکو و کۆمەڵگا. پرۆژەکە لە سەرەتای ساڵی 2022 دەستی بەکار کردووە. سەرچاوە ژینگەکانی وەک کتێب، توێژینەوە گۆڤار، سیمینار ڕاپۆرت لەخۆ دەگرێت. سەرجەمیان بە زمانی شیرینی کوردی بڵاو کراونەتەوە. چوونە ژوورەوەی کتێبخانەکە و داواکردنی کتێب بێبەرامبەر. ڕێگا و شێوازەکانی بەگەڕخستنی پرۆژەی کتێبی سەوز لە قۆناغی یەکەمدا بەم شێوەیە بوو. دامەزراندنی کەناڵێکی تێلیگرام بە ناوی کەناڵی گرین بووک، دانانی کتێب و سەرچاوە ژینگەکان بە شێوەی فایلی PDF، هاوکات بە شێوەی لینکی دانراوە لە ڕێگەی تۆمارکردنی لە ئەپی گۆگڵ درایڤ. سەرجەم کتێب و سەرچاوە ژینگەکان بە زمانی شیرینی کوردی بڵاو کراونەتەوە. ئامانجەکانی پرۆژەی کتێبی سەوز کەمکردنەوەی ئەو زیانانەی بەهۆی پیشەسازی کاغەزەوە لەسەر ژینگە دروست دەبێت. کۆکردنەوەی سەرچاوە ژینگەکان و پاراستنیان لە مەترسی فەوتان و لە ناوچوون، هاوکاریکردنی قوتابیان، توێژەران، ئەکادیمیستەکان و ڕێکخراوە ژینگەکان لە بەردەستخستنی سەرچاوە ژینگەکان بە شێوەیەکی ئاسان، هاندانی نووسەران و توێژەران بۆ بڵاوکردنەوەی کتێب و توێژینەوەکانیان بە شێوەی دیجیتاڵی، زیادکردنی کتێبخانەیەکی ژینگەی ئەلکترۆنی کوردی لە پاڵ کتێبخانەی گشتی ئەلکترۆنی بوارەکانی دیکە. نووسین و توێژین و کتێبانە کە ئێستا هەیە ڕاستی ئەوانە کاریگەریان هەیە لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خەڵک. ئەم توێژینەوانەی کە دەکرێن دایم هەم پەنجە لەسەر گرفتەکاندا دەنرێت لەسەر گرفتە ژینگەیەکان و هەم ڕێگا چارەسەریەکانیشیان ئاماژەی پێ دەکرێت. ئەو ئەگەر حکومەت بیوێ گرفتێکی ژینگەی لە ناوچەیەک چارەسەرکە باشش دەوێت پشت بە توێژینەوانە بەستێ، هەم لەلایەن نووسەرەکان و هەم لەلایەن ناوەندەکانی ئەکادیمی و زانکۆکانەوە کراوە. چونکە ئەو توێژینەوانە ڕاستی بۆ ئەوەی کراوە دۆخی ژینگەی هەم هەرێمی کوردستان هەم ناوچەیشتر بەرەوە پێشەوە بچێ. بەڵام ئەگەر حکومەت وەک پێویست نەتوانی گرفتەی ژینگەیەکان چارەسەرکە، ئەوە ڕۆڵی نووسەران و توێژەران لێرەدا گرنگەوەی توێژەر و نووسەر هەوڵەکەی خۆی داوە، نووسینەکەی خۆی دا، پرۆژە و پێشنیارەکانی خستەوە ڕوو. بەڵام ئەگەر حکومەت وەک پێویست نەتوانێت سوود لەو توێژینەوانە وەربگرێت، ئەوە لێرە گوناهی نووسەرەکە بەدەرناخە، بەڵکو پێشگوێخستنی حکومەتە لەم بوارەیە. حکومەتیش زیاتر وەک جاران کەمتر دەپڕژێتە سەر بواری ژینگە، زیاتر حکومەت وەک ئەو خەمخۆرێکە لە بواری نووسەرانی بواری ژینگەیە حکومەت کەمتر گویان لێ ڕادەگرێت. نازانیشی ئەوەیە داهاتەکەی خۆی لێ دەست ناکەوێت یان بابەتێکی گرنگ نیە، چونکە بەداخیشەوە چونکە ژینگە چەند چی سەرەکی ژیانە، پاراستنی ژینگە پاراستنی ژیانی خۆمانە. ئاق و جەستەی تەندروست لە ژینگەی پاکەوە سەرچاو دەگرێت.